من بانی لتاکسیا بم ڕقم تاکسیەکەشتانەیەمێ تەلەفۆنم بۆ هاوڕێکانم کرد وتم دەنگ و باس چییە وتیان تر نزیکی هین بووم سێکەم هینێکی ئەمنێکی زۆر دەستگایەکی ئەمنی زۆر بڵاو بۆتەوە منش بەم حاڵەوە کە خۆم پێویستم بە یەکێکە لەژێر باڵمان بێر وتم بە تووشی ئەو درۆدە لە سەوتۆمەتە نەبم بەم حاڵەوە چوومە خۆپشاندانەکانەوە ئیتر کە چوومە ئەبێ سێرم هێزێکی ئەمنی زۆری لێیە تەلەفۆنم بۆ یەکدوانێک لە هاوڕێکانم کرد وتیان مەیە یەکدوانێکیش لە ڕاگەیاند کارکەن چکە خۆم ڕۆژنامە نووسم وتیان مەیە خەڵکێکی زۆر گیراوە تۆ خۆت حەواست نییە بگەڕێرەوە ئەگەر شتێکیش بێ ئێمە بەڵێ شاهێدین کە تۆ لە هەوڵی ئەواوی بۆ حاڵەشەوە بەشداربی من قەرزارباری ماڵی باوکی کەس نیم ئەوەی من کردومە فەرموو ئێوە تاوکەری بن بابە تەمەنە ڕۆیشتووە خزمەتە ڕۆیشتووە تەندروستیش مەوا ئەڕوە باشە هەموو کەس دەستپێک و کۆتاییەکیەیە ئەشە من لانی تەندروستیم ڕێگە پێنەیە تۆ بێ هەموو تۆمەتە بۆ من دروستکەی